بەناوی خی گەورە سڵاوتەن لە ببینەرانی بەڕێز و خۆشەویست لاڵقەیەم جارەی بەرنامەی ئەمڕۆدا باز لە گرنگی هەمانگی نێوان لە ناڕازیەکانی هەرێمی کوردستان دەکەین بۆ قۆناغی پێش هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان میوانداری بەڕێز عەبدوڕەحمان عەلی بڕیادەری فراکسیۆنی گۆڕان لە پەرلەمانی کوردستان. سەرەتا ڕاپۆرتێک دەبینین دواتر لەگەڵ میوانەکەمان درێژە بەم پرسە دەدەین. لە سلێمانی بە ئامادەبوونی نوێنەری دەستگای هەڵبژاردننی لایەنە سیاسیەکان سیمینارێک بە دروشمی نوێکردنەوەی تۆماری دەنگدەران و کام و کورتی و چارەسەرەکانی بەڕێوە چوو. نوێنەری دەستگای هەڵبژاردننی پارتی دیموکراتی کوردستانیش لە سلێمانی ڕایگەیاند تێبینیان لەسەر تۆمارەکە هەیە و داتاکانی وەزارەتی بازرگانی عێراق بە ناڕاست دەزانێت. کێشەیەکی گەورە بۆ دەنگدەر دروست ببێ بە کاتێک کە ئەو ئەزانێت دەنگی لە فڵان بنکەیە لە بنکەیەکی موحەدە کە پێشتر معەنە کە پێشتر دەنگی لەوێ بووە، بەڵام ئەم جارە لەوانەیە دەنگی لەوێ نەبێت. ئەم هەڵەیەش بەسەر ئەو تۆمارەیە دروست بووە. هەموو داتانی کە لە بەردەستیانایە ئەو سەرچاوانی کە لێیان وەرگرتوون بەڕاستی بۆ خۆیان دەقیق نین. یەکێک لەو سەرچاوانە وەزارەتی بازرگانی عێراقە. کارکێڕی ناوەندی هەڵبژاردنەکانی کۆمەڵی ئیسلامی کوردستانیش ڕایگەیاند جیانەکردنەوەی تۆماری دەنگدەرانی تایبەت هیچێکە لە گرفتەکانی بەردەم تۆماری دەنگدەران و هیچ گرنتیەکیش نییە لە دەنگدانی گشتیدا جارێکی دیکە هێزەمنیەکان دەنگ نەدەنەوە. هاوکات ئاماژەی بۆ ئەوەش کرد لە کاتی گواستنەوەی ناوەکاندا هیچ ناوێک لە پارێزگای سلێمانیەوە بۆ پارێزگای هەولێر نەگوازراوەتەوە. ئەوەی کە سەرنجی منی ڕاکێشاوە هەر کاتێک دەگەڕێم بۆ ناوی کەسێکیا بۆ ناوی خۆشم حتا تەمەشاکەی تەنها ناوی هەولێر زیاد کراوە بۆ سلێمانی بۆ هەڵەبجە بۆ چەمچەماڵ زۆر جێی سەرنجە ناوی کەسێکی سلێمانی نەچێتە سەر فۆرمێکی هەولێر. ئەمە هیوادارم دەستێک نەبێ کەسێک لە هەولێر دەنگی خۆی بدا و بە سیاری حیزب بگوازێتەوە بێ لە سلێمانی جا لە هەڵەبجە دەنگ بدا. ئەمە زۆر جێی مەترسیە. بە بەرنامە و بە یعازی حیزب من ئەوە بە بەرنامە ئەزانم دەنگدەرانی هێزە تایبەتەکان هەتا ئێستا هێزە تایبەتەکان دەنگدەرانی تایبەت تا ئێستا تۆمەری دەنگدەرانیان دیار نییە و نییە، کەس نازانێت چۆنە. کۆمسیۆن چەند جار داوای کردووە ئەڵێ ناماندنی وا بڕیاری شە 2 ڕۆژ پێش دەنگدان دەنگودەیە. لای خۆشیەوە نوێنەری دەستگای هەڵبژاردننی بزوتنەوەی گۆڕان ڕایگەیاند لە فۆرمی خۆراکدا سەدان حاڵەتی ناوگۆڕینیان ئاشکرا کردووە و دەسەڵات بەوە نەوەساوەتەوە کە فۆرمی وەهمی دروست بکات، بەڵکو وەکیلی خۆراکی وەهمی و بنکەی دەنگدانی وەهمیشی دروست کردووە. ئەوەش کاریگەری خراپی لەسەر ئەنجامی هەڵبژاردنەکان دەبێت. ئێمە ئەزانین معلوماتمان هەیە لە فۆرمی خۆراکە تەنانەت نەک فۆرمی وەهمی هەر وەکیلی وەهمی هەیە کە چەندین فۆرم بەناویەوە کراوەتەوە و هیچ وجودی خێزانێک نییە بۆ ئەم فۆرمانە و وەکو ناویش ناوی وەهمیە و بە مەبەستی وەرگرتنی خۆراک وەختی خۆی کراوە. ئەمە و ئێستا کراوەتە بنەما و لە ناو تۆمارە هەیە و دابەشبوون بەسەر بنکەکانی دەنگانە. یەک تێبینی تر ناوێکی زۆرمان هەیە کە ئەوان دیاریان کردووە بە بێبنکە دیاریان کردووە، واتە ناوەکە هەیە لە تۆمارەکەیە بنکەی دەنگانی سفرە، ینی بنکەکەش تەنانەت وەهمیە، نە کۆدی بنکەکە هەیە نە ناوی بنکەکە هەیە، لە جێی کۆدی بنکەکە سفر نووسراوە ناوی بنکەکەش بەتاڵە. هاوکات نوێنەری دەستگای هەڵبژاردننی یەکگرتووی ئیسلامیش ئاماژەی بۆەوە کرد پێویستە کۆمسیۆن دەنگدانی هێزە تایبەتەکان جیا بکاتەوە و ڕێگری لە دووبارە دەنگدانی هێزە تایبەتەکان بکات لە کاتی هەڵبژاردندا. ئێمە پێشنیارەکەی بۆ کۆمیسیۆن یا دەنگدانی تایبەت یانی دڵنیایی تەواومان بداتێ کە ئەوانەی لە دەنگدانی تایبەتە دەنگ دەدەن لە دەنگدانە گشتەکە بە هیچ شێوازێک ناویان نەبێت. پاش کۆکردنەوەی تێبینی و پێشنیار و سکاڵای لایەنە سیاسیەکان لەسەر تۆماری دەنگدەران بڕیارە جارێکی دیکە کۆمسیۆن لە دوای ڕێخستنەوەی تۆمارەکە وێنەیەکی نوێکراوەی تۆماری دەنگدەران بداتە لایەنە سیاسیەکان. لایەنە سیاسیەکانیش بۆ جاری دووەم مافی تانەدانیان لە تۆمارەکەی کۆمسیۆن هەیە، هەر بۆیە لایەنە سیاسیەکان پێیان وایە هێشتا کاتیان بۆ پاکردنەوەی تۆمارەکە لەبەردەستدایە. ئەحسان سابر، کەناڵی ئاسمانی، پەیام، سلێمانی.
جارێک دەستڵاتە دەبێت بەڕێزان مامۆستا بەخێر بن سوپاس بۆ ئامادەبوونتان گەر سەرەتا لەوە دەست پێ بکەین لە وادەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان نزیک دەبینەوە تا چەندێک پێویستمان بە هەمانگی نێوان لایەنە ناڕازیەکانی هەرێمی کوردستانە بۆم هەڵبژاردنە. سپاس دەکەم وەکو خۆ ئاماژەت بۆ کرد کۆمیسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی لە هەرێمی کوردستاندا کە ئەوان معنی بە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان هەموو ئامادەکاریەکیان ئەوەی کە ئێمە ئاگادارین پێم وابێت لە 1970 بۆ 80 کارەکانیان تەواو کردووە و ئەوان کە هاتنە پەرلەمانی کوردستانیش لە مانگی ڕابردوودا تاکیدیان لەوە کردەوە کە ئەتوانن لە سینوە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بە شێوازێکی تەواو ئامادەکرا و ئامادەکاری تاویان بۆ کردو هەڵبژاردنەکە لە کات و ساتی خۆیان بکرێ بۆیە هیوادارین هەڵبژاردنێک بێت لە ڕاستیدا لە ئاستی چاوەڕوانی خەڵکدا بێت چونکە من لێت نەشارمەوە لە پەرلەمانی کوردستانی شارڕەنگە ئەم پرسیارە ڕوبەڕووی یا ئاراستی کۆمیسیۆن کرابێتەوە برادرانەی کۆمیسیۆنی باڵا لە ڕاستیدا لە یەکەم تەجروبەی ئەم کۆمیسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی هەرێما بە جۆرێک لە جۆرەکان ناومێدی پەخش بوو یاخود ئەتوانین بڵێن بە جۆرێک ڕیفراندۆمی هەرێمی کوردستان چونکە ئەو تۆمارەی لە ڕیفراندۆما بەکارهات و ئەو ژمارە زۆرەی کە خەڵکی بەشداری کرد یعنی شوێن هەبوو ژمارەی دەنگدەری لە ژمارەی ئەو کەسانەی کە دەنگ ئەدەن لە تۆماری دەنگدانەکە زیاتر بووە لە ڕاستیدا تەجروبەیەکی سەرکەوتوو نەبووەکو یەکەم کاریان بۆیە هیوامان خواز و داواشمان لێکردن ئێوە ئەگەر بتانەوێت دەنگدەری کوردستان لە ڕاستیدا ئاش بکەنەوە بە سنووقی هەڵبژاردنەوە بە هەڵبژاردن ئەوە پێویستە هەڵبژاردنێکی پاک و بێگەر لە هەرێمی کوردستانە بکرێت و دوور بێت لە ساختەکاری و گزی و فزی چونکە بەداخەوە دەڵێم لە ساڵی 92 لە هەرێمی کوردستانە کە هەڵبژاردن کراوە لە یەکەم ساڵەوە تا ئێستا بەڕاستی هیچ هەڵبژاردنێک لە هەرێمی کوردستاندا جێی متمانەی تەواوی خەڵک نەبووە و بەدەر نەبووە لە ساختەکاری و گزی و فزیکردن لە هەڵبژاردنەکاندا. بەس ئەوەی کەوتت لە پەرلەمانەوە قسەتان لەگەڵ کۆمیسیۆن کردووە ئەوان دڵنیاییان نەدا زەمانەتیان نەدا بە ئێوە کە هەڵبژاردنێکی پاک و بێگەرد و ئازاد بێت؟ لە ڕاستیدا بە دەقیقی کەسیان زەمانەتی ئەوەی نەدا کەم هەڵبژاردنێکی پاک دەبێت ئەوان باسییان لەوە کرد کە بەکاری خۆیان هەستاون و لێشمان تێک نەچێت ڕەنگە پاکی هەڵبژاردن و بێگەردی هەڵبژاردن و نەبوونی ساختەکاری لە هەڵبژاردنەکاندا تەنها کاری کۆمیسیۆن نییە ئەمە پێویستی بە هەماهەنگی هەیە لە نێوان حیزبە سیاسیەکانە لە نێوان ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنیە لە نێوان کۆمیسیۆنە و هاوڵاتی بۆ خۆشی بەڕاستی ساختەکاری لە هەڵبژاردنەکانە زۆر بکرێت کەم بکرێت هاوڵاتی ئەتوانێت ساختەکاری کەم کاتەوە و هەر هاوڵاتیش ئەتوانێت ساختەکاری زۆر زیاد کات چۆن بەبەستم لەوەنی هاوڵاتی ساختەکاریەکات هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە ڕێژەیەکی باش بەشداری لە هەڵبژاردنەکەن واتە چەندە ژمارەی بەشداربوون لە هەڵبژاردنەکانە زیاتر بێت ئەوەندە مەجای دزی و گزی و فزی لە ڕاستیدا بۆ پارتە دەسەڵاتدارەکان ئەوانەی کە چەند ساڵە فەرمانڕەوەی ئەم هەرێمە ئەکەن ئەوەندە مەجال بۆ ئەوان کەمتر بێتەوە پێچەوانەکەشی ڕاستە ئەگەر بۆ نمونە باشترین نمونە هەڵبژاردننی 12 بینەوە بە نمونە ڕێژەی بەشداری کردنی خەڵک بۆ شێوازەکەم بێ لە ڕاستیدا بۆمان دەرەکەوێت مەجای ساختەکردن و مەجای دروستکردنی لانی کەم ناسنامە و لانی کەم ئەو کەسانەی کە لە تۆماری دەنگدانەکە ناویان هەیە و بەشداریان نەکرەوە ئەمە هەموو مەجالێک دروستەکە بۆیە لەسەر و هەموو ئەمانەوە وەکو یەکێک لەو بەڕێزانە کە زۆر بە ڕاشکایی وتی ئەگەر خەڵکی کوردستان بە ڕێژەیەکی زۆر بەشداری بکات بە دڵنیاییەوە مەجای ساختەکاری کەمترە بێت لەم هەڵبژاردنە ئێمە من قەناعەتم وایە ئەگەر بێت و خەڵکی کوردستان بە لە 180 بەشداری 80 بۆ 85 بەشداری پرۆسەی هەڵبژاردنکەن ڕەنگە بە ساختەکردن بە لە 115 یەکێتی و پارتی یا ئەو دوو حیزبەی کە چەند ساڵە تەزویر و ساختەکاریەکەن لە هەڵبژاردنەکانە نەتوانن باڵانسی هێز بۆ شێوازە بگۆڕن کە خۆیان دەیانەوێت. یعنی ئێستا بۆنمونەوەی کە لە عێراق ڕوویدا بەشێکی پەیوەندی بۆ کە ڕێژەی کەمی هاوڵاتی بە دڵنیاییەوە دیارە دەبێت بشپرسین هاوڵاتی بۆ بەشداری نەکردووە لە ڕاستیدا ئەم حیزبانەی لە هەرێمی کوردستاندا چەند ساڵە فەرمانڕەوان و چەند ساڵە پرۆسەی هەڵبژاردن بەڕێوە دەبن وایان کردووە لە هەڵبژاردن
خەڵکی کوردستان بە ئومێدێکی گەورەوە سەیری هەڵبژاردن و پرۆسی هەڵبژاردن ناکات. بەداخەوە دەیڵێم شتێک کە بەهای هەبوو دەنگی هاوڵاتی بوو، بەڵام بینیمان لە هەڵبژاردنەکانە بەگشتیوە لە هەڵبژاردننی 12/5دا وایان کرد لە دەنگی هاوڵاتی جارێکیکە بەشداری پرۆسەیەکی لۆ شێوازە نەکاتەوە. ئەمە من زۆر بە ڕاشکاوی باسی بکەم یەکێتی و پارتی لە 25 ساڵی ڕابردووی فەرمانڕەواییاندا واتە لە چارەکە سەدەی فەرمانڕەواییاندا لە هیچ سێکتەرێک لە هیچ کەیسێکە لە هیچ بابەتێکە نەیانتوانیوە سەرکەوتن بەدەستبێنن، بەڵام جێداخیشەکەم قسەیەکەم خەریکە لە ناومێدکردنی کۆمەڵانی خەڵکی کوردستاندا بە پرۆسەی دیموکراسی و بە هەڵبژاردن و بەشداریکردنیان لە پرۆسەیەکی گرنگی هەڵبژاردنە خەریکە خەڵکی کوردستان ناومێد دەکەن. بۆیە لە ڕاستیدا ئەبێت کۆمەڵانی خەڵکی کوردستان پشوو درێژ بن و ئومێدیان لێنە بڕێت بە ئومێدی گەورەوە بەشداری هەڵبژاردن کەن، چونکە ناومێدبوونی خەڵکی بە تەواوی لە ڕاستیدا خواستی یەکێتی و پارتی بەدیەهێنێ و بە جۆرێکی کەیش ناومێدبوونی خەڵکی و بەشداری نەکردنی لە پرۆسی هەڵبژاردندا یەکسانە بە تەسلیمبوون بەند و دەسەڵاتەی کە چارەکە سەدەیەکە لە ڕاستیدا زۆڵم و ستەمەکەن و نەیانتوانیوە ژیانێکی شایستە و شەرەفمەندانە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان فراهم بکەن. باشە، بەس بۆچی یەکێتی و پارتی دەیانەوێت خەڵک بێ ئومێد بێت لە هەڵبژاردن لە پرۆسەکانی هەڵبژاردن؟ وەڵا ئەگەر سەیری دەنگدەرانی لایەنەکان بکەین لە ڕاستیدا لە بزوتنەوەی گۆڕان و دەست بکەین کە من بۆ خۆم کادرێکی ئەو بزوتنەوەیە هەڵسوراوێکی ئەو بزوتنەوەیەم، ئێمە بە قائیمە حیزبی ڕێخستن نین، واتە ئێمە مەڵبەندی گەورە و لقی گەورە و کۆمیتە و ناوچە و ئەمانەمان نییە، واتە حیزبێکین حیزبی دەنگدەرین، بزوتنەوەی گۆڕان بزوتنەوەیەکی سیاسی جەماوەریە و زیاتر لە کات و ساتی هەڵبژاردنەکاندا جەماوەری گۆڕان دوای کارنامە و ئەجەندای بزوتنەوەی گۆڕان کەوتووە. بۆیە یەکێتی و پارتی پێچەوانەی ئێمە و پێچەوانەی هەندێک حیزبی کەش لە ڕاستیدا کە ڕێخستنێکی نییە و کۆبنەوەی بەرفراوانیان لەگەڵا ناکات، ئەوان خەڵکانێکیان هەیە موچەخۆری خۆیانن و خانشینیان کردوون بە شێوازێک لە شێوازەکان لە داهاتی خەڵکی کوردستان کە لە قوتی خەڵکی کوردستانیان بڕیوە بەشێکی زۆر کادرەکانیان بەشێکی زۆر ئەوانەی کە کاری حیزبیان بۆ دەکەن ئەوان موچەخۆریان هەیە، لانی کەم ئەتوانن فشار بکەنە سەر ئەو کەسانەی کە موچیان ئەدەنێ بۆ ئەوەی بەشداری پرۆسی هەڵبژاردن کەن، بەڵام لە حیزبەکانی کە بۆ شێوازە نیە و زۆر لە کەس ناکرێت لای ئێمە بچێت بەشداری پرۆسی هەڵبژاردن کە ئەوە هاوڵاتی یاخود دەنگدەری لایەنەکانی کە بۆ خۆیان بە شعورەوە پارتی و یەکێتی لایەنگرانی خۆیان بە زۆر دەبنە سەسوونخەکانی دەنگدا، بەس لایەنەکانی تر بێ ئومێد دەکەن لە پرۆسی هەڵبژاردن. بەدڵنیاییەوە وا کراوە و نمونێشمان زۆر لەبەردەسایە لەو بابەتە کە ئەوان بە فشار و بە زەخت لانی کەم لە هێزەکانی ناوخۆ لە ڕێخستنەکانی خۆیان لە هێزی پێشمەرگە بەداخەوە ئەمەیڵێم بە جۆرێک لە جۆرەکان ئەوان فشار دروست دەکەن لەسەر ئەو کەسانە بۆ ئەوەی بچن و بەشداری پرۆسی هەڵبژاردن بکەن. جێی داخیشە زۆر جار کەسانێک هەن بۆ خۆیان خاوەنی بڕوانابن، بەڵام بە جۆرێک لە جۆرەکان متمانەیان پێی نییە کە دەنگ بە یەکێتی و پارتی بدا، دەچن پێی دەڵێن تۆ بڵێ نەخوێنەوار بۆی کەسێک لە خۆیان چێ دەنگەکە بدا بە و بە یەکێتی و پارتی خۆیان. زۆر باشە، سەبارەت بە لایەنە ناڕازیەکان پێش قۆناغی پرۆسی هەڵبژاردن تا چەندە گرینگە هەماهەنگیان بەیەکەوە بێت، یاخود پێ دوای دەبێت هەماهەنگیەکە لە چ بوارێکدا بێت بۆی کەمترین تەزویر ئەنجام درێ زۆرترین خەڵک بەشداری پرۆسی هەڵبژاردن بکات؟ خۆی گرنگ بوو ئەم لایەنە ناڕازیانە بزوتنەوەی گۆڕان کۆمەڵ یەکگرتو هاوپەیمانی و لایانی ناڕازی تریش ئەگەر لە ئەرزی واقعدا هەبن و ئەکرێت کەسایەتی گرنگیش لە ڕاستیدا ئەمانە بەرەیەکی بەهێز دروست بکرایە، چونکە بە دروستبوونی بەرەیەکی بەهێز کۆمەڵێک ڕۆڵ و کاریگەری ئەبێت. لە هەمووی گرنگتر ئەوەیە خەڵکی کوردستان ئەگەر بەرەیەکی بەهێز هەبوایە بەرامبەر بە یەکێتی نیشتیمانی و پارتی دیموکرات لە ڕاستیدا هەم کێبڕکەیەکی بەهێز دروست دەبوو و هەم بەشداریەکی زۆری خەڵک بۆ هەڵبژاردنەکان هەستی پێ دەکرا و دروستیش دەبوو. بەڵام ئەم فرەلیستیا لە نێوان ئەم لایەنە ناڕازیانە و هەرکەس بە لیستێکی جیا دابەزیوە، ئەمە تا ڕادەیە کاریگەری هەیە لەسەر
کەمی بەشداریکردنی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە تایبەت دەنگدەرانی ناڕازی چونکە لێمان تێک نەچێت ئەوەی کە بەداخەوە دەڵێم ئەوەی کە وەکو پێویست بەشداری پرۆسی هەڵبژاردنەکە ناکە دەنگە ناڕازیەکانە دەنگە ناڕازیەکانیش لە ڕاستیدا دەنگی ئەو لایەنانن کە هەیە ئەگەر ئەم پارتە سیاسیە ناڕازیانە مانتوانایە هەمومان بە لیستێکی هاوبەش و لیستێکی بەهێز بەشداری هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانمان بکردایە بە دڵنیاییەوە ئەمانتوانی لانی کەم بەرەیەکی ئەوەندە بەهێز دروستکەین کێبڕکەی گەورە لەگەڵ پارتی دیموکرات و یەکێتی نیشتمانیاکەین وەکو ئەوە نەکراوە لە ڕاستیدا ناکرێت ئێستش بێ ئومێد بین چونکە دەکرێت هەمانگێکی بە دڵنیاییەوە من پێم خۆش بوو و خەڵکیش پێی خۆش بوو و دەنگدەرانی ئەم چەند لای ناڕازیش پێیان خۆش بوو یەک لیست بووینایە و بەشداری هەڵبژاردنمان کردایە بەڵام وەکو یەک لیست نەبووین بە یەک لیست بەشداری هەڵبژاردن ناکەین ئەمە ناکاتە ئەوەی کە ئیتر کۆتایی دنیا بێت بەعکسەوە بوونی هەماهەنگیەکی پتە و تەنسیقێکی بەهێز لە بینی ئەم لایەنانەدا هەر لە دروستکردنی ژوورێکی عملیات هەر لە کۆبوونەوەی بەردەوامی ژوور و دەستگا هەڵبژاردنەکانی ئەم لایەنانە وەلانی کەم دروستکردنی متمانەیەکی بەهێز بە یەکدی وە کۆبوونەوەی بەرفراوانی لووتکە و سەرکردە و ژوور و بەشەکانی ئەم لایەنە ناڕازیانە بۆ ئەوەی زۆرترین هەماهەنگی بکرێت لە پێناوی کەمترین تەزویر و ساختەکاری لە هەڵبژاردنەکانمانگی لەنێن دەستگا هەڵبژاردنەکان چۆن دەتوانرێت بۆ نمونە پرۆسی تەزویر کەم کاتەوە مەبەستەوەی کە کار بکەن بۆ نمونە دەزانی شۆناغی تانەدان لە تۆماری دەنگدەران هەیە پاکردنەوەی تۆماری دەنگدەران هەیە دیارە کۆمەڵی خاڵ هەیە یەکێک لەوانە ئەم تۆماری دەنگدەرانە دراوە بەم حیزبانە و ئەم حیزبانش هەریەکەیان بەشی هەڵبژاردنیە ژووری هەڵبژاردنیە دەستگای هەڵبژاردننی هەیە لە ڕاستیدا ئێستا ئەو بەڕێزانەی کە لەو شوێنانە کار دەکەن زۆر شارەزا بوون لە فرتوفێڵی تەزویر و ساختەکاری لە هەڵبژاردنەکانە بۆیە چەند هەماهەنگ بن ئەم دەستگای هەڵبژاردننی ئەم لایەنانە ئەوەندە ئەتوانن ڕێژەی ساختەکاری و تەزویرکردن لە حیزبەکانیش حیزبە ناڕازیەکان زۆر گرنگی بە دەستگای هەڵبژاردنەکانیان بدەن لە هەموو ڕۆیەکەوە بۆی کە لێ کۆڵنەوە لە تۆماری دەنگدەران وە لە پرسی ساختەکاری بکەن خۆی لە ڕاستیدا لە پرۆسی هەڵبژاردنە دەستگای هەڵبژاردننی ئەو حیزبانە ڕۆحی کارەکەن بۆیە دەکرێت بە گرنگیەکی تەواوە لەو دەستگا و ژوور و دامەزراوانەی کە تایبەتن بە بەڕێوەچوونی پرۆسی هەڵبژاردن بڕوانرێت و ئیحتیمامی تەواو دەسەڵاتی تەواویشیان پێ بدرێت بۆ بەڕێوەچوونی کارەکانیان چونکە ئەوان معنین بەکارەکە ئەوان معنین بەکارەکە و ئیشی ئەوانە بە وردی چاودێری پرۆسەکە بکەن و دڵنیاشم لەوەی کە وەکو پێشتر باسم کرد هەموو ئەو بەڕێزانەی کە لەوێن بە جۆرە لە جۆرەکان شارەزان بۆ یەچوونەتە ئەو بەشە و ئەوەندە پرۆسی هەڵبژاردننیشیان بینیوە دەزانن لەکوێ تەزویر دەکرێتواتە سەرچاوی تەزویرەکە ئەمان بە ئاسانی ئەتوانن ئاشکرای بکەن و ئەتوانن ڕێگری لێ بکەن و دواتریش ئەوەی کە خۆت باست کرد لە دوای نەتیجەی هەڵبژاردن ئەگەر هەڵبژاردنەکان لە ڕاستیدا زانرا تەزویراتێکی زۆری تیاکراوە وەکو ئەمەی کە لە 12 پێنجاکرا ئەبێت دیسانەوە تەنسیق و هەماهەنگیەکە بەهێزتر بکرێت ئەم بە ڕێزانە یا ئەم کەسانەی کە لەو دامەزراوە دەستگای هەڵبژاردانە بەرپرسن و ئیشەکە بڕێوە بن زۆرترین بەڵگە و دلیل کۆبکەنەوە لەسەر ئەوەی کە لەکوێ تەزویر کراوە و لەکوێ ساختەکاری گەورە کراوە و دلیل و دۆکۆمنتی باش هەبێت بۆ ئەویلانی کەن لە ڕووی یاساییەوە بتوانیت قسەی تەواوت پێ بێت بەس بۆ تۆماری دەنگدەران ئێستا حیزبە سیاسیەکان ناڕازیەکان چەند لە بەردەمدایە کە ئێستا مەسەلەی تەنەدان هەیە لە تۆماری دەنگدەران دەتوانن چی بکەن چ لەسەر ئاستی سیاسی چ لەسەر ئاستی بۆ نمونە پەرلەمان چ لەسەر ئاستی کۆمیسیۆن کە هەموو لایەنەکان تێیدا بەشدارن دیارە کۆمیسیۆنی هەڵبژاردن ئێستا تۆمارێکی تازەی هێناوە بە وتەی خۆیان ئەم تۆمارە ئەگەر بەراوردی بکەین بۆ تۆمارەی کە لە سەردەمی ڕیفراندۆمەکە بەکارها لە 25ەوە نزیکەی 270 بۆ 300,000 دەنگدەر کەمی کردووە و لەو تۆمارە تازە نەماون و لە هەمووی گرنگتر لە ڕاستیدا ئەوەیە خەڵکی کوردستان دەنگدەری کوردستان بچن تەکیل لەبوونی ناوەکانیان بکەنەوە کە کاتەکەی ئەوەندەی نەماوە چونکە ئەوەندەی من دیقەتم داوە لە ڕاستیدا ژمارەیەکی کەم هاوڵاتیان ئەچن تەکی دەکەنەوە لەبوونی ناوەکانیانە من هەر باسی خۆمت بۆ بکەم من 18 ڕۆژی ئەوەی کە کۆمیسیۆن دیاری کردو بۆ سەردانی ناوەندەکان من بۆ خۆم چووم لە بنکەی پێنجوێن تاکیدم لە ناوەکەی خۆم کردەوە بەداخەوە دەڵێم لە 18,700 دەنگدەر لە سنتەری قەزای پێنجوێنە
من 380 کەس بووم. ئەمە بەڕاستی ڕێژەیەکی زۆر کەمە و ڕەنگە تا ئێستا ڕێژەکە نەگەشت بێتە 2000 لە 70,000 لە 80,000 بۆ 90,000 ئەمە مشکیلەکەیە چونکە من دڵنیام لەو 380 کە سەردانیان کردبوو کۆمەڵێک بابەتی تیا هەبوو کە پێویستی بە چاکردنەوە هەبوو ڕاستکردنەوە و هەبوو ناوی لەوێ هەبوو ناویشی لە هەولێر هەیە بۆیە چەند هاوڵاتی سەردانی بنکەکان کە ئەوەندە ئەو تۆمارە ئەتوانین بڵێن پوختەتر ئەکرێتەوە من ناڵێن بە تەواوی پوختەکرێتەوە بەڵام پوختەتر دەکرێتەوە پێچەوانەکەشی هەر ڕاستە هاوڵاتی نەچێت لە ڕاستیدا لە ڕۆژی هەڵبژاردنە ڕەنگە نەتوانێت ناوەکەی ڕاست بکاتەوە یاخود ئەو گلەی شێبێ لێ وەکو پەرلەمانتارن ئێوە چیتان کردو دوای ئەوە زمونە خراپەی پەرلەمانی عێراق چی کراوە لە پەرلەمان بۆی کە لانی کەم پرۆسەی جارە تەزویر کەم بێت وەکو لایەنێکی چاودێری کە کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان سەر بە پەرلەمانی کوردستان بەڵێ دیارە کۆمیسیۆنی هەڵبژاردن و راپرسی لەژێر چاودێری پەرلەمانی کوردستاندایە و ئەم کۆمیسیۆنە چەند جارێک هاتوونەتە پەرلەمانی کوردستان لە پەرلەمانی کوردستان لیژنەیەک هەیە بە ناوی لیژنەی کاروباری پەرلەمان ئەم لیژنەیە چەند جارێک لەگەڵ ئەندامانی کۆمیسیاران کۆبوونەوەیان کردووە و لەگەڵ حکومەت و پەرلەمان و کۆمیسیۆن جاریکە دانیشتنیان کردووە دوایین جاریش لەسەر خواستی و داواکاری و کۆکردنەوەی واژەی پەرلەمانتاران کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان هاتنە پەرلەمانی کوردستان بۆ ئەوەی بە ئێمە بڵێن ئایا تا چەندە ئامادەسازیان کردو بۆ ئەوەی لە سینەوە هەڵبژاردنێکی پاک و هەڵبژاردنێکی دوور لە ساختەکاری لە هەرێمی کوردستاندا ئەنجام بدرێ ئەوان هاتە پەرلەمانی کوردستانەوە و پێم وابێت زۆرینەی هەرە زۆری پەرلەمانتارانی فراکسیۆنە جیاوازەکان پرسیاریان ئاراستەیە کۆمیسیۆنە کرد و چ گومانێکیان لا دروست ببوو بە ڕاشکاوی وتیان و کۆمیسیۆنیش ئەوەی وەڵامی لای خۆیان بوو وەڵامیان دانەوە بڕێک لە وەڵامەکان ڕەنگە قەنەعەت پێکرد نەبێت لە ئێمەی پەرلەمانتارانی کوردستان بەڵام لەسەر و هەموو ئەمانەوە وەکوتم پاک بەڕێوەچوونی هەڵبژاردن و سەرکەوتنی پرۆسی هەڵبژاردن کە دوور بێت لە ساختەکاری لە ڕاستیدا ئەرکی هەموو لایەکە لە هاوڵاتیەکەوە تا ئەگاتە کۆمیسیۆنی کە وازەوەکە چەندین ساڵە ئێوە بنونە پەرلەمانی کوردستان مەبەستم نەیتوانێت یاسایەکی باش بۆ هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان هەبێ یاسای هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان کەم و کوڕی زۆر تێدایە کە بواری بۆ نمە ساختەکاری هەبێت کێشە لە یاسا نییە لە ڕاستیدا ئێمە لە هەرێمی کوردستاندا بۆ هیچ بوارێک کێشەمان لە یاسا و بێیاساییان نییە ئێمە یاسامان هەیە ڕاستە کۆمەڵێک هەوڵ هەبوو کە هەمواری یاسای هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان بکرێتەوە بەڵام ئەمە نەکرا من دڵنیاتەکەم ڕەنگە گرفتەکە کۆمەڵی گرفت هەوێ لە مەسلەی یەک بازنگەی بێ یا چەند بازنگەی بێ لە هەرێمی کوردستاندا ئایا لیست داخراوە بێ یا کراوە بێت ئەمانە کۆمەڵی بابەتن زۆر گرفت نین بۆ ڕوودانی لە بەردەوام دەسەڵاتدانە بە تایبەتەوەی کە پەیوەندی بە کورسی کۆتاکانەوەی بۆ نمونە زۆرجار باز دەوێت کە زۆربەی کورسی کۆتاکان بۆ لایەنێکی دەسەڵات نزیکی دە کورسی کۆتاکان بۆ خۆیتەوە بەر لە هەڵبژاردن ئەم دە کورسیانە بۆ خۆی ئامادە کردو خۆی ئێمە لە ڕاستیدا ئەگەر باسی بزوتنەوەکەی خۆم کەم ئێمە پێمان وایە پێکهاتەکان لە هەرێمی کوردستاندا پێکهاتەی گرنگن و پێویستە ڕێز و تەقدیری تەواویان بگیرێت و ئێمە تەنها سەرنج و تێبینیە کە هەمان بۆ لە ڕاستیدا وتومانە زۆر بە ڕاشکاوی لەگەڵ خۆشیانە کە دانیشتوین لەگەڵ ئەو برادەرانی پێکهاتەکانە پەرلەمانتارەکانیانە باسمان لەوە کردووە کە ئێمە پێمان خۆشە ئەندام پەرلەمانێک نوێنەرایەتی تورکمان بکات کە لە ڕگەزی تورکمانە مەسیحی بە هەمان شێوە لایەنەکە پێکاتەکانێکش بە هەمان شێوە و ئێمە ڕامان وا بووە پێشمان وا بووە و ئەمە ڕای هەندێک لەو برادەرانە خۆشیانە کە ئەوان ئەکرێت تۆماری دەنگدەرانی خۆیان هەبێت واتە تۆمارێک هەبێت تایبەت بێت بە پێکهاتەکان بۆ خۆیان ئەو بەڕێزانەی کە تورکمانن قایمەیەکی خۆیان هەبێت چەند بە پێی قایمەکەی خۆیان دەنگ بدەن نەک پەرلەمانتارێک بە ناوی تورکمانەوە خۆی هەڵبژێرێت لە بادینان و لە سۆران و لە سلێمانی دەنگێت لە ڕاستیدا ئەوە پێویستی بە هەموارکردنەوە هەیە بەڵام مەسلەی ئەو کۆتایانە وەکوتم پرۆژە هاتوۆتە پەرلەمانەوە قسە لەسەر بابەتە کراوە و کەس لاری لەوە نەبووە کە پێکهاتە حەقی خۆیەتی ئەندامی پەرلەمانی هەبێت بەڵام ئەمە لە ساڵانی ڕابردووە بەداخەوە دێڵم لە خولەکانی کا بەم شێوازە تێپەڕیوە ئەگینا ڕەنگە ئەو ڕێژەیە زۆر بێت بەڵام ئەکرێت ڕێژەکە زۆریش بێت بە شەرتێک
ئەو بەڕێزانەی کە ئەبناندان پەرلەمان لەو پێگاتانە نوێنەرایەتی ڕاستەقینەی شەقامی تورکمانی و مەسیحی و کلد و ئاشوری و ئەوانە بکەن نەک کەسێک دانرێت و لە ڕاستیدا لە شوێنیکەوە حیزبی کە بەکاری بێنێت و لە کاتی دەنگدان لە پەرلەمانی کوردستانە زۆر جار بۆ ساکردنەوەی بابەتێک سوود لەوانە وەربگرێت. بەس بۆ وەکو کۆمیسیۆن چ بەرپرسیارەتێکی بەرەم چ دۆخێکدا بەتایبەتی مەسەرەن ئەوەی کە کۆمیسیۆنی کوردستان لە هەموو لایەنەکان پێکهاتووە ئەو لایەنەی کە سەختەکاریان لێکراوە ئەندامەکانیان لەناو کۆمیسیۆن لە ئاسیبال لەبەردەم چ بەرپرسیارەتێکدان بۆم هەڵبژاردن. لە ڕاستیدا ئەوەندەی ئێمە پرسیارمان کردو بە دۆدا شیاچوین ئەو بەڕێزانەی کە لەوێن بەردەوام لە کارکردنی خۆیاندان و هەوڵ ئەدەن لانی کەم تۆمارێکی پاک بێت بەڵام ئەمە هەمووی بەوان ناکرێت ئەوان داوای هەماهەنگی لە وەزارەتەکانەکەن بۆ نمونە بۆ جیاکردنەوەی دەنگدانی تایبەت یا دەنگدەری تایبەت لەگەڵ گشتیا ئەوان داوا لە وەزارەتی پێشمەرگە و لە وەزارەتی ناوخۆوەکەن کە لیستی ناوەکانیان بۆ بنێرن ئایا تا چەند ئەم وەزارەتانە هەماهەنگی کۆمیسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی هەرێم دەبن بۆیە پێ هەماهەنگیان لەگەڵ کردنەوەی ئەوەندەی من بزانم ئەو دوو وەزارەتە وەکو پێویست هاوکاری کۆمیسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی هەرێمیان نەکردووە ئەگینا وەزارەتەکانی کە تا ڕادەیەکی کە هاوکار و هەماهەنگ بوون لەگەڵ کۆمیسیۆنە ئەم کارانە لە ڕاستیدا جارێک کێژێڵێمەوە بەڕێوەچوونی هەڵبژاردنێکی پاک بۆ ئەوەی بتوانین لانی کەم جیاواز بێت لە هەڵبژاردنەکانی کە ئەبێت لە هاوڵاتیەکەوە تا ئەگاتە بەرپرسی ئەو کۆمیسیۆنە هەمومان لێبڕاوانە کار بکەین و بە دامەزراوەکانی کەشەوە وە گرنگە چاودێری نێودەوڵەتی لەم هەڵبژاردنە ڕۆڵی هەبێت. سەبارەت بە لایەنەکان و قسەکردن لەگەڵ لایەنی نێودەوڵەتی تا چەندێک گرنگە قسە لەگەڵ لایەن نێودەوڵەتیەکان بکرێت بۆی کەم هەڵبژاردن دوور بێت لە تەزویر هەرچەندە پێشتر نوێنەی تەویگرتوەکان لە سەردانی بۆ کۆمیسیۆن باسی لەوە کردو ئەوان بە شێوەیەکی فەرمی ناتوانن چاودێری هەڵبژاردنەکان بکەن لەبەرەوەی کە هەرێمی کوردستان دەوڵەت نییە. ڕاستە زۆر گرنگە ئەگەر ئێمە بتوانین لانی کام زۆرترین چاودێری نێودەوڵەتی بانکهێشتکەین بۆ ئەم هەڵبژاردنەی پەرلەمانی کوردستان بۆ چاودێریکردنی هەڵبژاردنەکە و نەک تەنها لە شارە گەورەکانە لە شار و شارۆچەکانیشە ئەمانە بێن چونکە بەڕاستی من ئەوەندەی دیقەتم داوە بە حکمی ئەوەی ساڵانێکیش ڕەنگە خۆم لە پرۆسەی هەڵبژاردنەوەوانە هەنێک کارم کردبێ لە هەنێ دامەزراوە لەو بابەتە ئەو بەڕێزانە زیاتر لە شارە گەورەکانە یاخود تیر ئاسا دێن لە شارێکی قەزایەکە سەردانی بنکەیەکەن و تەواو بۆیە پێویستە زۆرترین چاودێر بانگهێشتی هەرێمی کوردستان بکرێت بۆ بەڕێوەچوونی هەڵبژاردنەکە و چاودێری هەڵبژاردنەکە بکەن و لەوە گرنگتر لە ڕاستیدا من بۆ خۆم قەناعەتی تەواوم بەوە هەیە ئێمە لە هەرێمی کوردستاندا بە حساب 3600 ڕێکخراوی کۆمەلگەی مەدەنیمان هەیە کە ئەمانە بەشێکیان تایبەتن بە مەسەلەی هەڵبژاردن و چاودێری هەڵبژاردنەکانەوە زۆر گرنگە ڕێکخراوەکانی ناوخۆی هەرێمی کوردستان ڕۆڵی کاریگەریان هەبێت چونکە ئەوان زۆر باش لە مەهامی هەڵبژاردن و لە پرۆسی هەڵبژاردن و لە شێوازی ساختەکردنی هەڵبژاردن لە هەرێمی کوردستاندا شارەزا بوون بۆیە چەندە گرنگە چاودێری نێودەوڵەتی لەوە گرنگتر ئەوەیە ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی و حیزبەکان خەڵکانی شارەزا بنێرن بۆ چاودێریکردنی سنووقەکانی هەڵبژاردن. سپاس دەکەم ناوبڕێکمان هەیە دەگەڕێم لای بەڕێز بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێک و دەگەڕین وڵاتان لەگەڵمان بمێنە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت دنیا دیکۆر بۆ کەوانتەر و تەختەی ئەرزی. لە دنیا دیکۆر ئامادەین بۆ دروستکردنی کەوانتەر و دانانی تەختەی ئەرزی بە باشترین کوالیتی و نرخی گونجاو. دروستکردنی کەوانتەر بە خواستی خۆتان بە کەرەستەی MDF و HDF و HPL و R-Click و داری سروشتی و باڵۆن پرێس. هەروەها دروستکردنی کەوانتەری تاقیگە و WC و کابینات با کەرەستەی کۆمپاکت لامینات کە دژە بەکتریا و دژە ئاو و دژە ئەسیدە. بۆ دڵنیابوون لە کوالیتی و نرخی گونجاو تەنها دنیا دیکۆر هەڵبژێرە. دنیا دیکۆر.
Introducing the LG G6, the big screen that actually fits in your head. فانسینێت خێراترین هێڵی ئینتەرنێت بە داوەلۆندی بێسنوور ئێستا لە خزمەت کڕیاراندایە. فانسینێت جۆرەها کارتی پڕکردنەوەی بۆ ئامادە کردوون کە سەرجەمیان داوەلۆندیان بێسنوورە بۆ ماڵ و شوێنە گشتیەکان. کارتی 9,000 دیناری بۆ ماوەی 1 هەفتە، کارتی 7,000 دیناری بۆ ماوەی 15 ڕۆژ، کارتی 30,000 دیناری بۆ ماوەی مانگێک، کارتی 40,000 دیناری بۆ ماوەی مانگێک و بە خێرایی زیاتر کە تایبەتە بە یاری ئۆنلاین. هێڵی فانسینێت لە ڕێگەی ئامێرێکی تایبەت کە لە سەرباندا دەنرێت وەردەگیرێت و لە ڕێگەی گەێنەرێک بۆ ئامێری بڵاوکردنەوە لە ناو ماڵەکەت یان شوێنی کارەکەت کاری پێدەکرێت. ژمارەی تەلەفۆن 01970 224 75 74 یان 01950 194 36 37. فانسینێت. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. جارێکی تر سڵاتان لەبێت بەڕێزان مامۆستا عەبدوڕەحمان گربێنە سەر مەسەلەی لەگەڵ نزیکبوونەوە لە وادەی هەڵبژاردن. ئێمە مەسەلەن گوێبیستی کۆمەڵێک دەنگ دەبین سەبارەت بەوەی کە بایکۆتی ئەم هەڵبژاردنە چارەسەرە. پێ دوایە بایکۆت چارەسەرە بنەوە هاوڵاتی نەڕوە سەرایەوەی کە لایەنەکان بۆ نمونە لایەنەکانی دەرەوەی دەسەڵاتیش بەشدارن لەم هەڵبژاردنە؟ ئەوە یەکێکە لەو بابەتانەی کە لە ئێستادا زۆرترین قسە و باسی لێکرێت لە نێوان توێژە جیاوازەکانە لە ڕاستیدا بەتایبەت لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە. مەسلەی بایکۆت بابەتێکە ڕەنگە لە هەندێک لە وڵاتانی دنیا زۆر جار بابەتێکی گرنگ بێت و بە هەندی ژۆر بگیرێت، بەڵام لە هەرێمی کوردستاندا لە ڕاستیدا ئەوەی کە یەکێتی و پارتی ئەیانەوێت وەخواستیانە کاری بۆ بکرێت و ئەنجام بدرێت مەسلەی بایکۆتکردنی هەڵبژاردنە ئیتر هەر هەڵبژاردنێکە پەرلەمانی کوردستانە ئەنجومەنی پارێزگاکانە و هەر شتێک لە هەرێمی کوردستاندا. بۆیە بە بڕای من بایکۆتکردن ڕەنگە بۆ ئێستای هەرێمی کوردستان یەکێ بێت لە کارە نادروستەکان و من بەکارێکی نەشیا و بەکارێکی باشی نازانم لە ئێستادا. کەمپینیش دەبین تا چەند پێ دوایە ڕەنگە بەشێک خەڵکی دڵسۆزەوە، بەڵام لە پشت دەوش تازەنگ یەکێتی و پارتی هەندی کۆمەڵە خەڵکیش بدەنێ لە پاڵەوە کە بڵێن با بایکۆت بکرێ ئەم هەڵبژاردن گۆڕانکاری ناکات. دەزانی چۆنە من زۆر کەس ئەبینم باسی بایکۆت دەکا یا بابەت لەسەر بایکۆت ئەنووسێ لانی کەم ئەوە جەنابەت باسەکە ڕەنگە کەمپەینی بایکۆتی هەڵبژاردنیش دروست بکەن. لەناو ئەوانە بەڕاستی خەڵکی تایە خەڵکی ئێجگار شۆڕژگێر و دڵسۆزە بەم وڵاتە بەم خاکە و ئەوانە کە قسە لەسەر ئەم بابەتەیە کەن و باسی بایکۆت دەکەن پێیان وایە پرۆسەی هەڵبژاردن لە هەرێمی کوردستاندا خەریکە کۆتایی پێدێت و ناتوانێت ئاڵوگۆڕ و گۆڕانکاری لە هەرێمی کوردستان دروست بکات بۆ یەگەشتن تەم قەناعەتە. بەڵام بە بڕای ئێمە ناکرێت هاوڵاتی لە هەرێمی کوردستاندا بە ئاسانی چۆکدا بدا لە بەرامبەر ئەو هێزانەی کە چەندین ساڵە زوڵم و ستەم دەکەن، چەندین ساڵە لە ڕاستیدا دەستیان خستۆتە بینەقاقای هاوڵاتیانی ئەم هەرێمە نان و قوت و ژیانی خەڵکی هەرێمی کوردستانیان تێکداوە. بۆیە بایکۆت هیچ عیلاجێک نییە و هیچ چارەسەرێک نییە لە ئێستادا بە پێچەوانەوە لە ژیاتی بایکۆت ئەبێ بیر لەوە بکەینەوە بە جۆش و خرۆشەوە لانی کەم بە کەرنەڤاڵی جۆراوجۆرەوە بەشداری پرۆسی هەڵبژاردن بکەین، چونکە بایکۆتکردن لە ڕاستیدا چەندە ئێم خەڵکی بایکۆتکە بە تایبەت حیزبە ناڕازیەکان دەنگدەری حیزبە ناڕازیەکان چەندە بایکۆتکە ئەوە ژمارەی بەشداربووی حیزبە دەسەڵاتدارەکان کە یەکێتی و پارتیە زیاتر ئەبێت. ئەو کاتە ئەوان ئەبنە خاوەنی زۆرترین کورسی لە پەرلەمانی کوردستان چیان بوێت لە هەرێمی کوردستاندا، تەنانەت ئەوەشی لەم چەند ساڵا کە لە پەرلەمانی کوردستان و لە ئەنجومەن و لە شوێنەکانی کە دەنگێک هەبووە نەخێر بووە لە بەرامبەر یاوەستاوەتەوە بۆتە کۆسپ و لەمپەر لە ڕاستیدا ئەگەر خەڵکی کوردستان بە شێوەیەکی فراوان بایکۆتی هەڵبژاردن کە ئەوە یەکێتی و پارتی زۆرترین کورسی پەرلەمانی بەدەزێن و چیان بۆ نەکراوە لەم چەند ساڵە بە دڵنیاییەوە ئەیکەن. بۆیە من پێم وابێت یەکێ لە هەڵە گەورەکان ئەوەیە کە بیر لە بایکۆت کرێتەوە. ئەگەر قەرارە بایکۆت بکرێت ئەوە پێویستە هەموو حیزبە سیاسەکان لە ئاستی باڵا بڕیار لەسەر ئەم پرۆسەیە بدەن و ڕوونی بکەنەوە بۆ خەڵکی کوردستان کە هۆکاری بایکۆتکردن چییە. بەڵام ئێمە پێمان وایە تا ئێستا
شارەی گۆڕانکاری تەنها دەنگدانەوە بەدیلێکمان دەست ناکەوێت کە لە هەڵبژاردن و بەشداریکردنی خەڵک لە پرۆسی هەڵبژاردنە باشتر بێت لە ئێستا. بەس دەچەند پێ دوای ئەم هەڵبژاردنێکی یەکلاکەرەوەی بۆ پەرلەمانی کوردستان چونکە دوای قۆناغێکی سەخت بۆ نمونە لە بڕینی موچە لە مەسەلەی ئابووری سەربەخۆ لە مەسەلەی ڕیفراندۆم و لە زانی خاکێڕێمی کوردستان کۆمەڵێک ڕووداوی زۆر گەورە ڕوویان داوە. دەکرێت بکرێت بە هەڵبژاردنێکی یەکلاکەرەوە بۆ کوردستان و بۆ سزادانی ئەم دەسەڵاتش؟ بەڵێ لە ڕاستیدا ئەم هەموو ڕوودا و پێشهاتانەی کە لە ماوەی ئەم چەند ساڵە ڕوویدا و ڕوودانەکەیشی هۆکارەکەی خراپی سیاسەتکردنی خراپی فەرمانڕەوایی یەکێتی نیشتیمانی و پارتی دیموکراتی کوردستان بووە وەکو خۆت ئاماژەت بۆ کرد کۆمەڵە ڕوودا و پێشهات ڕوویدا ناخۆشترین و ناڕەحەتترین سەردەم بوو بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەگشتی و بۆ فەرمانبەران و موچەخۆران بە تایبەتی کە لە ڕاستیدا ژیانێکی ئێجگار ناڕەحەت و کو لە مەرگیانە ژیاون و بەمرەوەمەژی ژیانیان گوزەراندووە. ئەمە جگەلەوەی کە پرۆسەیەکیان بە ناوی ڕیفراندۆم و ئەنجامدا و لە سەدا 50 خاکی هەرێمی کوردستان خاک و خەڵکی هەرێمی کوردستانیان تەسلیمی حکوومەتی عێراقی کردەوە. بۆیە لە ڕاستیدا ئەم هەڵبژاردنێکی چارەنووسازە و یەکلاییکەرەوەیە و خەڵکی کوردستان پێویستە جگەلەوەی کە بە شێوازێکی بەرفراوان و جۆش و خۆشەوە بەشداری بکەن و لەسەر سندوقی دەنگدان و هەڵبژاردنە بیر لەو هەموو نەهامەتی و لەو هەموو غەدرە بکەنەوە لەو هەموو ستەم و زوڵمەکەنەوە کە لەلایەن ئەم دوو دەسەڵاتەوە لە چەند ساڵی ڕابردووە بە ئێستایشەوە دەگات بەسەریان نەهاتووە و بەسەریان هێنراون. بۆیە گرنگە خەڵک دەنگ زۆر مهمە، دەنگی هاوڵاتی زۆر مهمە، گرنگە چەندە دەنگەکە گرنگە لەوە گرنگتر ئەوەیە تۆ تۆڵەی خۆت بە دەنگدان بکەیتەوە و باشترین شێوازیشە بوو ئەوەی ئەم دوو هێزە ئەوەندە بچووکەیتەوە نەتوانن کاریگەری لە هەرێمی کوردستانە دروست بکەن. بۆیە قسەکە لەسەر ئەوەیە ئەگەر خەڵکی کوردستان من ئەم قسەیە بەڕاستیدا پێم ناخۆشە ئێڵێم دوای ئەو هەموو نەهامەتی کە بەسەریان ناهات دوای ئەو هەموو ڕوودا و کارە ساتە نەخوازرا و جەرگ بڕانەی کە بەسەر خاک و خەڵکی کوردستانیان هێنا ئەگەر خەڵکی کوردستان جارێکی دەنگباتەوە بە یەکێتی پارتی لە ڕاستیدا ئەمە بۆ خۆی کارەساتێکی گەورەیە و ئەمە نیشانەی گەورەی پرسیار دروستەکە لەسەر پرۆسی هەڵبژاردن. بۆیە خوازیارم خەڵکی کوردستان و خەڵکی ناڕازی لە هەرێمی کوردستاندا بێن و لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستاندا تۆڵەی خۆیان و بیکەن بە ڕۆژی لێپرسینەوە لەو بەرپرسانەی کە چەند ساڵە ئەم هەرێمی کوردستانیان بۆ شێوازەکەیان زۆر باشە. بەس بۆ ئەوەی کە هەماهنگگی پێش قۆناغی هەڵبژاردن کە ڕێزوتە زەرورە بۆ لایەنەکان دوای هەڵبژاردن دەتوانن بۆ ناو پەرلەمان فراکسیۆنێکی گەورە پێک بێنن بۆ ئەگەر دەنگی زۆرینان هێنا لایەنی کەم حکوومەت پێک بێنن. وەڵا پێم خۆش و باسیەوەت کرد بەڵێ بە دڵنیاییەوە هەماهەنگی چەندە پێش هەڵبژاردن گرنگە لەوە گرنگتر ئەوەیە کە ئەچیتە دوای دەرچوونی ئەنجامی هەڵبژاردنەکان و ئەچیتە پەرلەمانی کوردستان یا پەرلەمانی عێراق هەماهەنگیەکە گرنگتر بێت. من لێت نەشارمەوە ئێمە وەکو بزوتنەوەی گۆڕان پرۆژەیەکی لەو شێوازەمان هەیە کە جگە لەوەی لە کاتی هەڵبژاردنەکانە هەماهەنگیەکی ئێجگار زۆر و بەتین و فراوان هەبێت لە نێوان لایەنە ناڕازیەکانە و لە نێوان ژوور و بەشە تایبەتمەندەکانە کە پەیوەستە هەڵبژاردنەکانەوە تەنانەت تا ئەگاتە ئەوەی کە نەتیجەی هەڵبژاردن دەرەچێت و بیریش لەوە بکرێتەوە یەک فراکسیۆنی لە پەرلەمانی کوردستانە وەلانی کەم لە پەرلەمانی بەغاشە ئەگەر بڕیارە بچنە بەغا بە یەک دەنگ بچن ئەگەر ناچن بە یەک دەنگ بایکۆتی ئەنجومەی نوێنەرانی عێراق بکرێت. بۆیە پرۆژەیەکی لەو شێوازە ئێستا کە قسە بۆ جەناب دەکەم لە ناوبزنەوەی گۆڕانە لە مناقەشە و توێژایە دواتر ئاراستەی لایەنەکانیشی ئەکرێت چونکە قەناعەتم وایە ئەبێت ئەم لایەنانە بەخۆشی و بە ناخۆشی خۆیان بێت و پێویستیش ئەکات و ضرورەت ئەوەمان پێ ئەڵێت کە ئەبێت هەماهەنگیەکان زۆر بەهێزکەن. ڕاستە لە پێش هەڵبژاردنە لە ئێستادا کۆمەڵە کۆبوونەوە و دانیشتن و پێکەوەی هەیە ئەبێ زیاتر کرێت و ئەمە گرنگترە لە دوای هەڵبژاردنەکانیش لە پەرلەمانی کوردستانە و بۆ پەرلەمانی بەغاژ ئەم شتە ڕاستە بە یەک دەنگ بن یەک هەڵوێز بن تەنانەت یەک فراکسیۆنیش لە پەرلەمانی کوردستانە یا لە ئەنجومەی نوێنەرانی عێراق دروستکەن و بۆ خۆیان نمایندە چونکە ئەمانە لە ڕاستیدا خەڵکانەکەن بە دەنگی ڕاستەقینەی خەڵکی کوردستان ئەچنە پەرلەمان و ئەچنە ئەنجومەی نوێنەرانی عێراقیش کە هەیە. تا چەند پێ دوای پەرلەمانی داهاتوو لە ڕووی لێپرسیەوەوە بەهێزتر دەبێت ئەگەر خەڵکی کوردستان زۆردا بەلایەن ناڕازیەکان بە تایبەتی دوایەوەی کێوە پەیڕەوی ناوخۆتان هەموار کردوێتەوە تا چەند
بۆ من لە مەسلەی دۆسەی نەوت لە مەسلەی بودجە مەسلەی موچە لێپرسینەوە دەستی کراوەترە دوای هەموارکردنەوەی پەیڕەوە ناوخۆی کێوە کردوتانە. بەڵێ دیارە ئەو پەیڕەوەی کە پێشتر هەبووە وەکای لەسەر کراوە لەو چەند خولەی پەرلەمانی کوردستاندا یعنی لێت نەشارمەوە پەرلەمانتاری ئاوا کۆتوبەند کردبوو نەیەتوانی لێپرسینەوە لە حکوومەت لە سەرۆکی حکوومەت لە وەزیرەکان بکە یعنی نمونەیەکی زۆر ئاسان سەرۆکی حکوومەت یا وەزیرێک لە پەرلەمانی کوردستانە کە دەنگی پێدەی بە 56 دەنگی پەرلەمانتار ئەوێ بە سەرۆکی حکوومەت ئەوێ بە جێگر ئەوێ بە وەزیر بەڵام کارەساتەکە لەوا بوو بە پێی ئەو پەیڕەوە کە بە 56 دەنگ ئەبێ بە پەرلەمانتار بەبێ بە وەزیر و سەرۆک حکوومەت بۆ متمانە وەرگرتنەوەکە پێویستی بە 75 بۆ 76 دەنگ هەبوو لە ڕاستیدا 75 دەنگ 75 ئەندامی پەرلەمان لە پەرلەمانی کوردستانە زەحمەت کۆ ئەبێتەوە بۆ ئەوەی متمانەی لە وەزیرێک یا لە سەرۆکی حکوومەت لێوەربگریتەوە بۆیە لەم پەیڕەوە کۆمەڵە گۆڕانکاریمان کردووە و یەکشیش زۆر ڕاشکاوین لە ڕاستیدا هۆکاری بەشێک لە هۆکارەکانی داخستنی پەرلەمانی کوردستان بۆ ماوەی 2 ساڵ ئەم خولی چوارە هۆکارەکەی ئەوە بووە جگەلەوەی کە دەست براوە بۆ هەمواری یاسای سەرۆکایەتی هۆکارەکەی ئەوە بووە لەم خولا لە ڕاستیدا زۆرترین دۆسیە جوڵێنرا و زۆرترین داواکاری بەرپرسانی حکوومەت کرا بۆ ئامادەبوونیان لە پەرلەمانی کوردستان و زۆرترین پرسیار و یاداشتی جۆرا و جۆر بۆ ئەو بابەتانەی کە لای خەڵک شاراون زۆرترین پرسیار لە حکوومەت کرا تەنانەت حکوومەت خۆی زۆر بە ڕاشکایی وتی معنایتیانە لە کەمتر لە ساڵەکە زیاتر لە 600 و ئەوەندە پرسیار لایەن پەرلەمانتاران و ئاراسی حکوومەت کراوە ئەم ئەگەر خەڵک دەنگە لە ئەوە گرنگە دەستیان کراوەتر دێ بۆ دڵنیاییەوە ینی کاک حەکیم یەکشت هەیە بە هەموو لایەکمان بیزانین ڕەنگە لێرە و لەوێ ڕەخنە و لەی لە باسی فراکسیۆنەکەی خۆمان بکەم ئێمە کاتی خۆی کارنامەیەکمان هەبوو ئەلانمان کردووە لە کاتی بانگەشەی هەڵبژاردنەکانە وتومانە خەڵکی کوردستان دەنگمان پێ بدەن بۆ ئەوەی زۆرترین کورسی پەرلەمانی بەدەست بێنین بۆ تاکو بتوانین ئەم کارنامەیە کە هەمانە و ڕاماگەیاندووە و دەیدێن بە گوێی کۆمەڵانی خەڵکی کوردستاندا کارنامەکەمان جێبەجێ بکەین کە هەمووی بەڕاستی لە پێناوی چاکەی گشتی بەرژەوەندی باڵای خەڵکی کوردستان و بە سیستەماتیکردنی هەرێمی کوردستاندا بووە بەڵام خەڵکی کوردستان بەشی 24 کورسی دەنگی داوابووستنەوەی گۆڕان بۆیە پەرلەمانی کوردستانیش پێگاتووە لە 111 کورسی واتە 24 کورسیەکە ئەکاتە کەمتر لە 122 پەرلەمانی کوردستان بەو ڕێژەیەش لە ڕاستیدا ناتوانیت ئەو پرۆژەیە ئەو کارنامەیە کە هاتە وەکو خۆی جێبەجێکەی گرنگە بۆ ئەم جارە بۆ دەنگە ناڕازیەکان بۆ پارتە ناڕازیەکان بە گۆڕان بە یەگرتوو بە کۆمەڵ بە هاوپەیمانی کە ئێستا بەرەیەکیان پێگەناوە چەندە خەڵک بەشداری بکات چەندە خەڵک نوێنەرایەتی نوێنەری ئەم لایەنانە بنێرێتە پەرلەمانی کوردستان بە دڵنیاییەوە ژمارەیان زیاتر ئەبێت ئەتوانن باشتر لێپرسینەوە لە حکوومەتکەن باشتر چاودێری حکوومەتکان و بەتایبەت لە دوای هەموارکردنەوەی پەیڕەوی ناخۆی پەرلەمانی کوردستان و کوتم کۆتوبەندێکی گەورەی دروست کردو بۆ ئەندامانی پەرلەمانی کوردستان بۆیە داواکەم خەڵکی کوردستان جگەلەوەی بەشدارێکی چڕ و پڕ بکەن زۆرترین نوێنەری لە دەنگی نوێنەری لای ناڕازیەکان بنێرن بۆ ئەوەی بتوانن لە ئاستی ئەو متمانەیە دابن و لە ئاستی جێبەجێکردنی ئەو کارنامەیە دابن کە لە هەڵمەتی هەڵبژاردنە باسی دەکەن زۆر باشە بەس ئەو پرۆژەی کە بوو لە پەرلەمان دواخراوە پرۆژەی چاکسازیەکە تا چەند پەیوەندیشی باڵبژاردننی پەرلەمانی کوردستانەوە کیەتی و پارتینیانەوێت مەسەرەن ئەو گەندەڵی کە کردویانە بۆ نمونە موچەخۆری نایاسایی ببڕێ هەر بەردەوام بێنی ڕاگرتنی پرۆژێت لەم خولە پەیوەندی بەوە هەیە باڵبژاردننی پەرلەمانی کوردستان من بۆ خۆم چەندی جار قسەم بۆ ئەلام کردووە لە ڕاستیدا وتومە ئەم پرۆژەیە بەدڵنیاییەوە لەم خولا هیچی لەگەڵ ناکرێتە ئازا ئەسپێرێ بە خولی ئایندە و پێچێت لە خولی ئایندەش مرداری بکەنەوە کارەکە ڕاستەقینەکە لە ڕاستیدا لێت نەشارمەوە هەر لە سەرەتاوە ئەم پرۆژەیە پێویستی نەئەکرد بهێنرێتە پەرلەمانی کوردستان چونکە ئەم پرۆژەیە لە 185 بۆ 90 مادە و بڕگەی بریتیە لە کارە نایاساییەکانی حکوومەتی هەرێمی کوردستان کە لە 25 ساڵی فەرمانڕەوایی خۆیاندا کردویانە بۆیە ئەمانەیان نادە پەرلەمانی کوردستان تاکو یعنی هیچ منطق نییە لە هەرێمی کوردستاندا 23,000 کەسمان هەبێت وەزیر بێت وەکیل وەزیر بێت بەڕێوەبەری گشتی بێت ڕاوێژکار بێت بەڕێوەبەری جێبەجێکردن بێت ئەمانە ڕۆژێک دەوامیان نەکرد بێت و ئەم پۆستانیان پێدرا بێت حکوومەتی هەرێمی کوردستان
چۆن بە کلیکێکی کۆمپیوتەر هەمووی پلەدار کردووە موچێکی خاڵ ببڕینەوە هەر بۆ کلیکەی خۆت لە کۆمپیوتەرەکەی خۆتانە ئەم ناوانە ئەسڕمەوە بەڵام ئەمانە بسڕێتەوە ئەمانە بریتین لە کەسە زۆر نزیک و کادرە زۆر متیعەکانی یەکێتی و پارتی چۆن شتی واکەن بۆیە ئەم پرۆژەیە لە ڕاستیدا کە هاتە پەرلەمانی کوردستانیش بەداخەوە دانیشتەکان داخرا بوو ئەگینا ئێمە بە تایبەت ئەو لایەنە ناڕازیانە و فراکسیۆنەکانی گۆڕان کۆمەڵ یەکگرت و زۆرترین سەرنج و تێبینی و زۆرترین ڕەخنەما لەو پرۆژێگر کە ئەمە کاری حکوومەتە خۆی بکە و ئەمە چاکردنەوەی کارە نایاسایەکانی بۆ بایاساییکردنی کارە نایاسایەکانی خۆیەتی پەرلەمانی کوردستان بکات هەڵبژاردنەوەی کە نایەنەوێت بەشێک موچەی بندیوار ببڕێت بە دڵنیاییەوە ئەزانی وەکو چی وایە من شوبهاندومە بە تەسبێحێک وەک وایە یەکێتی و پارتی بێن ئەم پرۆژێ ئەگەرچێتە بواری جێبەجێکردنەوە تەسبیحەکە ببشڕنەوە دەنکەکانی هەڵبوەرێ و پەرتەوازە بن ئایا کەس هەیە تەسبیحەکەی خۆی بچڕێنێتەوە و دەنکەکانی دانەبەدانە بڵاوکاتەوە ون بێت و لێ دابڕێن ئەو کەسانشی کە خانشینی نایاسایی کراون و پۆستیان پێدراوە بێ ئەوەی ئەو پۆستە بین ڕۆژە لە ڕۆژان لە ڕاستیدا کە تۆ موچەکەی ئەبریت ئەمە لێت ئەکشێتەوە و لیان دوورەکەوێتەوە بۆیە هۆکارەکەی ئەوەیە یەکێتی و پارتی بۆ خۆیان ناکۆکردن لەسەر ئەم پرۆژەیە ڕەنگە پارتی بۆ خۆی کۆمەڵێک بابەتی حل کردبێت لەولا بەڵام یەکێتی ئەم بابەتی نەکردبێ عنی منافەسە و کێشەکە زیاتر لە نێوان یەکێتی نیشتیمانی پارتی دموکراتی کوردستانە تەنانەت لەناو حکوومەتی شار لەسەر ئەو پرۆژێکە هەیە بەڵێ ئەی بۆ مەسەرەی موچەش هیچ ناتوان لەم خۆلە بکەن ئەو پاشەکەوتە هەڵبۆشتنەوەی هیچ پاسەیەک ماوە مثلەن بۆ بەردەوام بێدا تێرم زۆر لەوە زیاتر نیە دەزانی چۆنە بەداخەوە هەچی بابەتە پەیوەندیان کردووە پەیوەستیان کردو بەم پرۆژە چاکسازی کە من بۆ خۆم پێی ناڵم چاکسازی ئەمە پێوتە پاکسازی لە لیستی موچە و خانشینە ئەمە لابردنی پاشەکەوتی موچە و کۆمەڵێک بابەتی کە زیادکردنی موچەی خانە نشینی و ئەمانیان بەسوەتەوە بەم پرۆژەیە کە لە ڕاستیدا ئەمە بەهانەیەکی قبول نەکراوە چونکە داهاتی ئێستای هەرێمی کوردستان بە بەراورد بۆ کاتەی کە سیستەمێکی ناڕەوایان بە ناوی سیستەمی پاشەکەوتی موچەوە داهێنا زۆر جیاوازی هەیە ئەو کات بەرمیلەنەوە گەیشتە 27 دلار ئێستا دوو ئەوەندە بۆ سێ ئەوەندەیە جگە لەوەی کە 370 میلیارد مانگانە لە حکوومەتی ناوەندیەوە گاتە هەرێمی کوردستان واتە ئەگەر داهاتی هەرێمی کوردستان بە تەواوی کۆبکەیتەوە زیاترە لە 1 میلیارد دلار و بە زیادەوە بەشی موچەخۆرانەکات بەبێ ئەوەی یەک نەرە لە پاشەکەوت کرێت و بەشی دەستپێکردنەوەی پرۆژەکانی شار لە هەرێمی کوردستانە کە ئێستا نیە بۆ بەردەوامیدان کە حکوومەت دەڵێ دەبێن پرۆژە چاکسازی پەرلەمان پەسەند بکرین جەیمە هەڵی دەوەشێنینەوە پاشەکەوتەکە ئەم پرۆژیان کردو بە پاساوێک بۆ لانەبردننی سیستەمی پاشەکەوتی موچە ئەگینا لە ڕاستیدا جگە لە بیانویەک و بەهانەیەکی گەورە هیچی دیکە نییە زۆر سپاس بۆ وەرەس عەبدوڕەحمان عەلی بڕیادەری فراکسیۆنی گۆڕان لە پەرلەمانی کوردستان کە لەم بەرنامەی لەگەڵمان سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ